قسەکانی ڕێیان کلدانی ئەمینداری گشتی بزوتنەوەی بابلیۆن کاردانەوەی توندی کریستیانەکانی لێ کەوتۆتەوە بە تایبەتی کە و کەتیبێکی چەکدارە و هێزی چەکداری هەیە سەر بەهێزەکانی حەشدی شعبیە لە سەروبەندی داعش لە ساڵی 2014دا مەزراوە دیارە بێڕێزیکردن بە کەنیسە و ڕخنەگرتن لێی کاردانەوەی کریستیانەکانی لێ کەوتۆتەوە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەڵوێستەکان و هەروەها ئەو ڕێکارانەی کە دەگیرێتە بەر سەبارەت بەم بابەتە. میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز جەنان جەبار بۆیە سەرۆکی پارتی ئەنجومەنی نەتەوەی کلدان لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز جەنان ئەم کاتت باش. ئەمەوێت سەبارەتا سەبارەت بم قسانەی ڕێیان کلدانی لە بەڕێزت بپرسم، بۆچی لەم کاتەدا ئەم جۆرە ڕەخنانە ئاراستە دەکەن و هەروەها ئامانج لێی چییە؟ پێتان وای ئامانجێکی دیاریکراوی هەیە؟ بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم درەفتە، زۆر سوپاس بۆ کەی 24 بۆ چاپێکەوتنە. بەڕاستی جێنی گرانە لە چەند کەسێک و ڕێکخراوێک ئەو اتهامانە باتڵانە بە سیادەی کاردینال لویس ساکۆ دەکەن. لەبەرەوە هەمومان دەزانین سیادەت لویس ساکۆ سەرۆکی گەورەترین کەنیسەیە لە عێراق و عالەم کە کەنیسەی کلدانیە. سیادەی پەترەک کەسایەتێکی دیاری هەیە کە کەسایەتێکی نیشتیمان پەروەرە، کەسایەتەکەی نزیهە. ئەو اتهامانە لە دژیوی بەڕاستی هیچ بنامایەکی نییە و باتڵە. داوای لێرە دەکەم لە ڕێگای قەناتی کە 24 لە هەموو خەڵکی ئێمە، کەسایەتی ئێمە، ڕێکخراوی ئێمە، حەزبەکانی ئێمە بەیاننەمەچی لە دژی ئەو کەسە و ڕێکخراوانە کە لە دژی سیادەی پەترەک ئەو اتهامانە دەکرێت و جێگای قبول کردن نییە. ئێمە هەمومان لەگەڵی ڕاوەستاینە و دەعمیشی دەکەین. بەڵێ بەڕێز ساکۆ ئاماژێ بەوە کردووە کە ئەگەر بە فەرمی ئەو بزوتنەوەیە داوای لێبوردنیان لێ نەکات ئەوان ڕێگەی نێودوڵەتی دەگرنە بەرواتە سکاڵا تۆمار دەکەن. ئەم ڕێکارانە چین کە دەکرێت بەرامبەر بەم جۆرە ڕەخنەوە لێدوانانە بگیرێتە بەر؟ چیتان کردو تا ئێستا؟ بەڕاستی ئێرە سیادەی پەترەک ڕوونی کردەوە کەوا یعنی لێرە جیاوازەیەکی دەبینین. یعنی دوونێ بەڕاستی ئەو پەیوەندیە کە جەنابی سەرۆکی حکومەت بە سوپاسەوە لەگەڵ سیادەی پەترەک کردیتی و دووپاتی کردووە ئەوە ناشارنەوە لە هەموو بوارەکان، لە هەموو وێزگەکان. حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دعمی پێکاتەی مەسیحی دەکەن لە هەموو وەزگەکان کە دژی ئێمە بن. لێرە ئەمە سیادەی پەترەک چەند جار دووپاتی کردەوە، ئەمەش دووپاتمان کردەوە. جێ پرسیار ئێرەیە ئایا حکوومەتی عێراق لۆ حتى ئێستا لە دژی ڕێیان کلدانی هیچ یاسایەک وەرنەگرتووە، هیچ مسائلەکی ڕێیانی کردانی نەکردەوە. لەبەرەوە سیادەی پەترەک مەرسوومەکی جمهوری، مەرسوومەکی پاپەوی هەیە، پێگەی خۆی هەیە. ڕێیان کلدانی بنسبەری لە سیادەی پەترەک زۆر لە ڕێیانی پایەکی گەورەترە. دەبایە حکوومەتی بەغدا مسائلەی ڕێیانی بکرد باە و گازی بکرد باە وەرە ئەو اتهامانە ئەتوو دەکەی. ئەمە متەئەکدم ئەو اتهامانەش باتڵن، دەبایە پرسیاری لەگەڵ ڕێیان کلدانی بکرد باە. باشە، هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە شوێنی پێکەوە ژیانی سەرجەم پێکاتەوە ئاینە جیاوازەکانە و هەروەها بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستانیشتا پێکاتەکان. پێتان وایە ئەم قسانە کاریگەری لەسەر ئەم پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان دەکات یا تەنیا بە ئامانجێکی دیاریکراو لەم کاتەدا سەرۆکی بزوتنەوەیەک بەو شێوەیە ڕەخنە دەگرێت و قسە دەکات؟ بەڕاستی ئەمە قبول ناکەین ئەو پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان، نا لە کەسێک نە لە ڕێکخراوەک نە لە ڕەپارتیەک ئەو پێکەوە ژیانە تێک بدرێ. هەمومان یەکین، هەمومان ئەو قەوارەی بەدخینی هەمومان دروستمان کردیە و قبول ناکەن لە هیچ لایەنەیەک ئەو تەعایوشە ئەو پێکەوە ژیانە تێک بدێ. لەبەر ئەو مەوزوعە یعنی دەبێ حکوومەتی عێراقی باش دراسەی بکە ئایا ئەو مەوزوعی ئێستا ڕێیان چی استیفادەی هەیە ئەو مەوزوعی بکاتەوە. ئەوە وا دەکە خەڵقی دروستکردنی مەشاکلی ئەمنی مجتەمەعیە
لەبەرەوە ئەو پێکەوە ژیانە یعنی دەمانەوێت نامانەوێ مەسیحیەکان ئێستا لە دەشتینەیەنەوە هەیە لە بەغدا هەیە لە جنوبیشی هەیە یعنی وا دەکا مەشاکل دروست بی ئەمە نامانەوێ ئێستا مەشاکل دروست بی بالعکس يعني ئێستا ئەو علاقاتەنەی کەما بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا پێویستە هەمومان دعمی بکەین لەبەرەوە ئێمە وەکو پێک هاتە زۆر زوروریە لۆمە استقرارەکی سیاسی هەبی چ لە بەغدا و چ لە هەرێمی کوردستان ئێمە قبول کراو نییە لە هیچ کەسێکی ئەو پێکەوە ژیانە هەیە لە هەرێمی کوردستان قبولیش ناکەین تێک بدات. باشە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ پاتریا کاردینال لۆیس ساکۆ ئەنجامدا پشتیوانی حکوومەت یاریمی کوردستانی بۆ کریستیانەکان دووپات کردەوە و جەختی لە پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان کرد. ئەم پشتیوانیانی حکوومەت یاریمی کوردستان چۆن دەبینن بە تایبەتی لە ئێستادا تا چەندە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەو پرسە گرنگانەی پێوەستن بە کریستیانەکانەوە؟ زۆر سوپاس سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو پەیوەندیە ئەکید ئەو پەیوەندیە زۆر گرنگە ئەکید معنویاتی ئێمە بەرز دەکا ئەکیدیش ئەوە یەکەم جار نییە و ئاخر جاریش نابی کە ئەمە وەکو کلدان وەکو مەسیحیەکان هەر لە چ بوارەك چشتێک لەسەر ئێمە هەبی جەنابیان یەکەم کەس دعمی ئێمەی دەکە و پشتیوانی ئێمەی دەکا ئەکید ئەو شتانە هیچ ئەوە نەبی نابی لەسەر ئەو پێکەوە ژیانە و ئەو دعمەی حکوومەتی کوردستان لە بۆ ئێمە هیوادارین بە زووترین کارت ڕێیان کلدانی اعتیزار و لە سیادەی پەتڕەکی بکە و ئەو مشکلە حەلی بکە. بەڵێ بەڕێز جەنان جەبار بۆیە سەرۆکی پارتی ئەنجومەنی نەچەوەی کلدان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.